هەموومان مەسئولین برا خۆشەویستەکان. سەرۆکی وڵات مەسئولە بەرامبەر ئوممەتێک، پارێزگارێک و قائیم قامێک و بەڕێوەبەری ناحیەیەک مەسئولن بەرامبەری ئەو ناحیە و پارێزگار و قەزایە. هەر خراپەیەک، هەر تاوانێک، هەر موسیبەت و هەژاری و نەفامیەک، خراپەیەک بێتە سەر ئەو ئوممەتەدا ئەوان بەشیان تێیدا هەیە. بەڵام برا خۆشەویستەکەم بەس ئەوان مەسئول نین و تەواو، و ئەوان بەرپرسیار نین و تەواو. تۆش لە ماڵەکەی خۆتدا بەرامبەر منداڵەکانت مەسئولی بەرامبەر خێزانەکەت کە چ لەچکێک ئەکات و چ جلوبەرگێک ئەکات و خەریکی چییە و بەرەو کوێ ئەڕوات و بەرەو کوێ دێتەوە. مەسئولی بەرامبەر منداڵەکەت کە خەریکی چییە و بەرەو کوێ ڕۆشتەوە چ فەسادێک ڕووی تێکردووە. هەمومان تاکەمان مەسئولین. ئەلێرەی کە من قسە بۆ تۆکەم واللهی بەرامبەر ئەم قسانەم هەمووی مەسئولم. ئەبێت تۆش ئاگادار بی و هەمووشمان لێپرسینەوەمان لێکرێت لە دنیادا و لە قیامەتیش. لە دنیادا ئەگەر منداڵەکەت باش پەروەردە نەکرد بێ هەرچی موسیبەت و ناڕەحەتی دێتە سەریدا بەرۆکی تۆ ئەگرێت وانەزانی، و لە قیامەتیشدا لە بەردەستی پەروەردگاردا ئەوەسێنرێیت و ئەبێ وەڵامی هەموو ئەو خراپانەی کوڕ و کچەکەت بدەیتەوە کە گوێت نەداوەتێ. وەقیفوهم ئینەهم مەسئولون. بیان وەستێنن ئەمانە بە موسڵمانەوە، بە کافرەوە، بە گەورەوە، بە بچووکەوە. وەقیفوهم بیان وەستێنن ئینەهم مەسئولون. بەڕاستی مەسئولن لەسەر ئەوە. مەسئولی لەسەر منداڵەکەت کە سناپێکات و قژی بەرداوەتەوە و ئینێرێت بۆ ئەم کوڕ و بۆ ئەو ڕەفیقی خۆی و نازانی چۆن بڵاو بێتەوە چۆن ڕۆشتووە. مەسئولی بەرامبەر کوڕەکەت کە فێری جگەرە بێت، فێری عارەقە بێت، فێری کۆڵان کوتی و سەرجادە بێت، فێری هەرچی فعل و کاری خراپە بێت. واللهی مەسئولی. لە یەک کاتا تۆ مەسئول نیت، لە کاتێکدا بەڕاستی ڕێگەیەک و طریقەیەکی باشت گرت بێتە بەر بۆ پەروەردەکردنی منداڵەکەت. لێی نزیک بووبی، خۆشت ویست بێت، میهرەبان بووبی بەرامبەری، ڕەحم و بەزەیت هەبوو بێ بەرامبەری، و پارەت دابێتێ مەسروفت کرد بێ و ناڕەحەت بووبی لە پەروەردەکردنی، دانیشتبی قورئانت فێر کرد بێ، سنەتت فێر کرد بێ، ئادابەکانی ئیسلامت فێر کرد بێ، لەگەڵیدا بووبی تەمەنی چەندە ڕوا تۆش لەگەڵیدا ماندوو بووبی، خێزانەکەت واجب کرد بێ لەسەرەوەی کە پەروەردەیەکی جوان و چاکی بکات. کاتێک کە وات کرد ئەو کاتەوە لا تەزیڕ وازیڕەت ویزڕ ئوخڕا. هیچ کەسێکی مسلمان یا هیچ کەسێک گوناهی کەسێکی تر نایە سەرشانی خۆی. ئەمە لە کاتێکایە کە تۆ ماندوو بووبی، ئەما واللهی ماندوو نەبووبی لە تاکتاکی کردەوەکانی بەرپرسیاری. بۆیە ڕەحمەتت لێبێ، ڕجوولەتت تیا هەبێ و مەردێتی تیا هەبێ. بێئەدەبی ناکەم، ئەمەوێ ڕاتان چڵەکێنم. بێئەدەبی ناکەم برا خۆشەویستەکەم، بە بێئەدەبم مەزانە، چونکە زۆر جارم قسانە وترێتەوە بیستمەوە مامۆستا زۆر تنە، زۆر قسەی ناخۆشەکات. واللهی بێئەدەب نیم و هەمووشتان بە باوکی خۆمەزانم، بە برای خۆمەزانم، بە خۆشەویستی خۆمەزانم. ئەمەوێ یەک تۆز ڕاچڵەکەی لەوەی کە ئاگادار بی منداڵەکەت بەرەو فەسادێکی گەورە ڕوات کە دەرچوو لە دەست دوایی ناگەڕێتەوە، واللهی ناگەڕێتەوە. دوایی ئەبێ هەر ئاخ ئەڵکێشی، ئەبێ هەر بە ئەژنۆی خۆدا بکێشی. سوودی نابێت ئاخ کێشان، سوودی نابێت بە ئەژنۆدا کێشان، سوودی نابێ. واللهی ئێستا منداڵەکەت بگرە و پاشانیش برا خۆشەویستەکەم خێزانەکەشت بگرە، چونکە تربیەتی منداڵەکەت لەسەر شانی خێزانەکەتە و خێزانەکەت بەشێکی گەورەی تربیەتەگرێتە ئەستۆی خۆی. چه ئافرەتێک دەتوانێت بە منداڵەکەی بڵێ عابا بکە و لەچکێکی جوان بکە کە خۆی ماکسێکی تەسک و تروسکی لەبەردایە کە ڕواتە ڕێدا هەموو گیانی دیارە، بەڵکو لاشەی بڕێکی دیارە، لەچکێکی لەسەردایە، لەچکێکی درۆزنانە شەیطانیانە و بەری داوەتەوە، نا سنگی نەگیانی نە هیچ کوێدا نەپۆشیوە. ئەتوانێ بە منداڵەکەی بڵێ عابا بکە؟ ئەتوانێ بە منداڵەکەی بڵێ جلێکی شەرعی بکە؟ نایکا، لەبەرەوەی خۆی نەیکردووە. ئافرەتێک کە خۆی دەمی پاک نەبێت، چاوی پاک نەبێت، لەکوێ توانێ منداڵەکەی بە پاکی و بە جوانی و بە چاکی پەروەردە بکات؟ ناتوانێت. تۆیەک کە خۆت ئەخلاق و ئەدەبێکی جوانت تێدا نەبێت، لەکوێ توانی منداڵەکەت بە جوانی پەروەردە بکەی؟ ناتوانی. کە تۆ سەیری ئەڵقە و فلیمەکەی لە ماڵەوە و سەیری ئافرەتی حاشا لە ڕووتان بێئەدەب و نیمچە ڕووتەکەی لە ماڵەوە و گوێی نادەیتێ، گوێ لە گۆرانی ئەگریت و جگەرە بە بەرچاویەوە خۆی، لەکوێ توانی بە کوڕەکەت بڵێ جگەرە مەخۆ؟ هەر زۆر قسە بکەی بەرامبەر دەوەسێتەوە لێ باوکە خۆت مەیخۆ. کە تۆ خۆت ڕێک بی، وەڵی هەندێک کات پێویست هەر بە قسەکردن ناکە،
منداڵەکانتان لەسەر تەوحید پەروەردەکەن ڕەحمەتی خواتان لێبێ منداڵەکانتان لەسەر سنەتی پێغەمبەرەکەتان عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردەکەن ڕەحمەتی خواتان لێبێ منداڵەکانتان لەسەر ئەدەب و ئەخلاق و ڕێزگرتن لە گەورە و ڕەقیبی پەروەردگار بەسەریانەوە پەروەردەکەن ڕەحمەتی خواتان لێبێ تاکو کاڵەکتان بە ئەژنۆی خۆتان نشکاندووە وەو کاتەش هیچ دادتان نادات بۆ یێ برا خۆشەویستەکانم مەسئولن لە بەرامبەر پەروەردەکردنی منداڵەکانتان بابیرتان نەچێ مەسئولن لە بەرامبەر پەروەردەکردنی منداڵەکانتان وواللهی هەر هەڵە و تاوانێک منداڵەکەتان بیکات ئیلا ئێوە بەشدارن تیایدا داواکارم لە ڕەب العالەمین بەناوە جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی لە بەرامبەر ئەم شەپۆ لە فەسادە گەورەدا منداڵەکانمان بپارێزێت خوشکەکانمان کچەکانمان کوڕەکانمان بپارێزێت خوایە گیان بەس تۆمان هەیە و داوا لە تۆ ئەکەین و پشت بە تۆ ئەبەستین یا ڕەب العالەمین